من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز شاخەوان دکتۆر شاخەوان عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. دکتۆر ئەم کاتتان باش سبەی بڕیارە پەرلەمان کۆب بێتەوە متمانە بە کابینەکەی عەلی زەیدی بدات. ئایا تەواوی کابینەکەی متمانە وەردەگرێت یان بەشێکی متمانە وەردەگرێت و هەندێکی دوا دەخرێت؟ سڵاو لە جەنابەت وە لە بینێرانی کوردستان 24 بەڵێ دانیشتنەکە سبەی دەستنیشان کراوە بۆ کاتژمێر 4 عەسر و نەخێر بە پێی زانیاری وردی من کابینەکە هەمووی دەنگی لەسەر نادرێت. ئێمە لە دوێنێ و لە چەند ڕۆژی ڕابردوش باسمان لەوە کرد کە هەندێک ئیشکالی هەیە لە بوونی هەندێک هێز لە ناو حکوومەت ئەو بابەتێکی مەخفیش نییە، شتێکە زۆر لە میدیاکانش باسی دەکەن. بۆیە بەشێک لە وەزیرانە کە لە حەسەی پێکاتەیەکن یا هێزێکن یا فەسیلەیەکن ئەوانە بۆم قۆناغە دەنگی لەسەر نادرێەوە بە پێی معلوماتی دەقیقی من ڕەنگە جێگرانی سەرۆک وەزیرانیش هەتا ئێستا بڕیاروانیە دەنگیان لەسەر بدرێ ئەوان بمێن بۆ مەرحەلەیەکی تر کە ئەمە ئەوی شەر بەهۆی ئەوەی کە یەکێک لە جێگرانی وەزیر سەرۆک وەزیران کێشەی لەسرە نەک ئەوەی کە کورد و سونە جەنابەت قساکەم جێگرانی سەرۆک وەزیران بەڵێ جێگرانی سەرۆک وەزیران دەنگی لەسەر نادرێ تا ئێستا من لەگەڵ جەنابەت قساکەم و بەشێک لە وەزارەتەکانیش دەنگی لەسەر نادرێ بۆ نمونە وەزارەتی شەباب بۆ وەزارەتی بۆ نمونە وەزارەتی کۆمەڵی لە وەزارەتانەی کە عەمەلە ئەویشە لە ئیستحقاقی برایانی ئاسایی بە کۆمەڵێک وەزارەتی ئیشکالەی لەسەرا وانەش بەجێمێنن ئەوەکانی تر تێپەڕێنرێ. دکتۆر ئەوانەی کە قەیس خەزعەلی ئەوانەی کە ئەو وەریان دەگرێت ئەوان متمانەیان پێ نادرێت؟ هەندێک وەزارەتی تریش وەزارەتی کۆچ و کۆچبەرانە 34 وەزارەت هێشتا ئیشکالی لەسەرەوانە دەمینێنەوە لەگەڵ جێگری سەرۆک وەزیران تام لە حەزە کە من لەگەڵ جەنابەت قساکەمە تا ئێستاش کە پێش بێن بەرنامەکەت ئەوان بڕیار نییە بەشداریان پێ بکرێ. دەنگێک هەبوو ینی هەوڵێک هەبوو تا ئێستاشی لەگەڵا بێ بەوەی کە دەکرێت ئەو جێگری سەرۆک وەزیرانە بەجێ بێڵێ ئەوەکانی تر دەنگیان لەسەر بدرێ، بەڵام تا ئێستا کە ئەو بابەتێک لای نەبووتەوە و بەو شێوێ دەڕاکە ئەو سەرۆک وەزیرانە ئەو سێ جێگرەی تریش دەنگی لەسەر نەدێت تاویتر حەس مەکرێت. باشە، یەکێک لە جێگرەکان بۆ پارتی ئەتوانم ناوەکەی بزانم چێیە؟ هەموو ناوەکانی پارتی بە فەرمی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ڕادەگەیەنرێ و کە ڕاگەیەنرا ئێمەش لەگەڵ فراکسیۆنەکانی یانی بۆ معلوماتی جەنابەت تام لە حەزە ناوی کاندیدەکانی تریش ئێعلان نەکراوە بۆ پەرلەمانتاران و بۆ پەرلەمانیش، چونکە جەناب تزانی زۆر جا لە لەحەزاتی ئەخیر ینی بۆ نمونە وەزیری دیفاع ئێستا هەوڵ هەیە کە ئەویش تێبپەڕێنرێت کە دوێنێ شەو قەراروا بۆ ئەویش ڕابگیرێ، ینی لە لەحەزاتە هەم گۆڕینی ناوەکان هەم مۆقعەکان چکە تەوافقاتی سیاسی دێت زەخت دێت هەوڵەکان بەردەوامە، بۆیە ناوەکان تا ئێستاکە بە فەرمی ڕەوانەی کوت لە سیاسەکان نەکراوە. باشە، ئەی نەوت و ناوخۆ ئەمانە متمانە وەرەگرن چکە دەیانگوت کێشە لەسەر ئەم دوانەش هەیە؟ ئەو دوانەیە یەکلایی بووەتەوە نەوت و ناوخۆ. دەمان کێشەکە لە بینی دەوڵەتی یاسا و لە بینی ئەعمار و تەنمیە و لەگەڵ عەسایب هەبوو لەسەر وەزارەتی نەوت، بەڵام بە حکمی عەسایب نایبی ڕئیس پەرلەمانیان وەرگرت و لەوێ ئیتیفاق وا بوو کە جێگری سەرۆک وەزیرانی بدەنێ، بۆیە کێشەکەمایەوە لە بینی تەنمیە و ئەعمار و لە بینی دەوڵەتی یاسا، بەڵام دوجار ئەو بابەتەش چارەسەر کرا وەزارەتی نەوت لەگەڵ وەزارەتی کارەبا لەگەڵ وەزارەتی زراعە ئەمانە کەوتنە بەر ئەعمار و تەنمیە بۆ هاوپەیمانەتەکەی سوودانیە وەزیرانی عێراق سوودانی ئەوەی دەکەس هەردووکشی تاقەیەگەر تەمەشا بکە ئەم کارە بە هەم نەوت تاقەیە، بۆیە محاولە دەکات مەلەفی تاقە بخاتە ژێر دەستی خۆی لە بەرامبەردا وەزارەتی ناوخۆ کە هەمیشە لای بەدر بووە بەدر ئەگەر لای ئەویش نەبێ ئەو کەسێکی کاندید کردوەم جارە بەدریان وەرگرتەوە دایانە دەوڵەتی یاسا لەگەڵ وەزارەتی تعلیم عالیە، ینی دابشکاری وەزارەتەکان تەواو بووە.
زۆر باشە دەڵن وەزارەتی دارایی شێکلایی بۆ تۆ دەڵێن فالح ساری لە ڕەوتی حیکمە ئەو دەبێتە وەزیری دارایی. وەزارەتی دارایی عێراق کێشەکە لە وەزارەت نەبوو لەوەی کە ڕەوتی حیکمە وەری نەدەگرت، ینی ڕەوتی حیکمەت جناب تەزانی ئەوە چەند خولە وەزارەتی نەوت لە لای ئەوانە لە لای حیکمەیە، بەڵام ئەم جارە لەبەر ئەو سیاعی کە دروست بوو هەنیە تا ئەم 1-2 ڕۆژەیە لە ڕازی بوو بۆی کە وەزارەتی مالیە لەگەڵ وەزارەتی شەباب وەربگرن حیکمە تا دوێنێ شەویش بربژێرەکان یەکلایی نەبووە چکە تاحەدێکی زۆر قەناعەتیان پێ نەکرابوو، بەڵام ئەو بەڕێزەی کە باست کرد فالح ساری ئەندامی لیژنەی مالی بوو بۆ چەندین خول ئەو بێ یا کەسێکی تر بێ کە ئەوی شەر ئەندامێکی باڵای حکمەیە ئەو ژێشتا یەکلایی نەبووەتەوە و بابەتەکە ماوە. باشە بابێنە سەر پۆستەکانی کورد. پارتی دموکراتی کوردستان جێگیری سەرۆکوەزیران و وەزارەتی دەرەوە و وەزارەتی ئاوەدانکردنەوە وەرەگرێت. بەڵێ گۆڕانکاری تێداکرێت هەر ئەمە وەرەگرێت تەنها هەر ئەوانێ هەردوو وەزارەتی دەرەوە وەزارەتی بەلەدیاتە ئێسکان و عمارام دو وەزارەت تامینێتەوە خۆی لەگەڵ جێگری سەرۆکوەزیرانە. طبعا ئەم جارە فەرقەوەیە کە پێشتر بۆ نمونە وەزیری دەرەوە جێگری سەرۆکوەزیرانیش بوو، وەزیری تەختی جێگری سەرۆکوەزیران بوو، وەزیری نەو جێگری سەرۆکوەزیران بوو بۆ کاروباری وزە. ئەم جارە بەو شێوە نییە، جێگر سەرۆکوەزیرانەکان تەنها جێگر سەرۆکوەزیرن، وەزارەتەکان لەلایەن کەسانی ترەوە بەڕێوە دەبرێن. باشە ئەی یەکێتی هەر وەزارەتی دات و ژینگەیە. تامن یەکێتی تەحالفێکیان هەیە لەگەڵ نوێ باشە هەوڵیان داوە پارێزگاری لە هەردوو وەزارەتەکەی خۆیان بکەن چونکە هەوڵێک هەبوو و داوای شەبوو لەلایەن ئەو سێهێزەی تر کە ئیکێتی لە ئیکێتی و نەوەی نوێ وەزارەتی عادل ببە ئەو وەزارەتەکانی تر بە ئەو وەزارەت کە دەمینێتەوە وەزارەتی بیئەیە بدرێتە ئەو هێزەکانی تری ئۆپۆزیسیۆنی ناو پەرلەمان کە کۆمەڵی ئیسلامی وێگرت و مووقفە هەوڵێن هەڵوێست. ئەوانە پۆست وەرناگرن ئەم سەیە هەتا پێش ئەم لقای جنابیش هیچ موافقەیە نەدراوە لەسەرەوەی کە وەزارەتی بیە بەوان بدرێت. ڕاستە دەڵێن سەر و عەبدولواحید دەبێتە وەزیری ژینگە. ینی من بە جنابتم وت نا ئەو بەڕێزانە هیچ کەسێکی تر هیچ ناوێک تا ئێستا بۆ پەرلەمان نەهاتووە، CV بەشێکیان نردووە بەڵام هێشتا عەرز نەکراوە بۆ فراکسیۆنەکان و بۆ پەرلەمان لەبەرەوەی باسم کرد تا ئێستا گۆڕانکاری لە ناوەکان هەیە هەم لە وەزارەتەکان بەوەی کە ئەو وەزارەتانی کە قەرار وابوو نەیەن هەندێکیان ڕەنگە داخل بکرێنەوە بۆ سبەی و هەندێک ناویش ڕەنگە دەستکاری بکرێت. بۆ نمونە لە دەوڵەتی یاسای شکالێ لەسەر بەڕێز یاسر سەخڵ هەیە کێشە لە بینی ئەوەیەکی تر هەیە ئەوەکو لایەنی خۆی یەکلایی بووەتەوە بەڵام هەندێک کەسی تر ناولایەنی تیار تەحەفوزیان لەسەری هەیە بۆ ئەم ناوانە تا ئێستا یەکلایی نەبووەتەوە. هی پارتیش هەم وەزیرەکانیش ئەوە جدی هێڵی بۆ ئەوەی کە پارتی خۆی بڵای بکاتەوە یان ئەتوانی ناوەکان بڵێ ها چونکە هەم باسی هەندێک ناوە کرێ لە سۆشیال میدیا و ئەمانە ڕاستن ڕاست نین. بۆ منە زۆر باسی بەرز نەوزاد هادیە کرێ بۆ وەزارەتی جناب تەزانی ئەگەر ئەحمەد بۆ وەزارەتی دەرەوە ئەمانە ڕاستە وەفات حوسێن بۆ جێگیری سەرۆکوەزیران. ئەگەر تەمەشای ناوەکان بکەی 6-7 ناو تەڕح کراوە بەڵام خۆی دوو وەزارەتە اینجا با بوەستین بزانم پارتی بە فەرمی خۆی دوو ناوەکەی خۆی ڕاگەێنێ و ئێمەش ڕایەگەێنین و وەسبەی هەوڵیان بۆ دەین لە ناو فراکسیۆنەکان بۆی کە متمانی پەرلەمانتاران بەدەست بێنن و دەمەوێت بابەتێکەکەی ڕوونی بکەمەوە بەڕاستی کاکۆبان فەرموو نە لە ئێستا نە لە ئایندە بەڵێ فەرموو نە لە ئێستا نە لە ئایندە بابەتی پۆست لای پارتیەوە گرنگ نەبووە هەندی پارتی بابەتە استراتیژیەکان و خاڵە جەوهێرەکانی پێکێنانی حکوومەت و بابەتی شەراکەت و تەوافق و تەوازن قەزەکانی ئێمە لە مادی 140 ئەو بابەتانە زیاتر گرنگ بۆ بەلای پارتیەوە و ئێمە لە ماوەی لە ڕۆژی شەممە تا ئەمڕۆ کە چوارشەممەیە
تقریبا 4-5 ڕۆژە بە مکەسەفی خەریکی ئەوەین کە ئەو بابەتانی وەک فراکسیۆنی پارتی ئەو بابەتانی کە لە منهاجەکەیان نییە دەرج بکرێ بەشێکی باش الحەمدوللا داخل کراوە ینی بۆتە تێبینی ئێمە و داخلی تێبینیەکانی پەرلەمان کراوە و هەم ئەو شاندەی ئێمەش کە هاتنە بەغدا ئەگەر باسی ئەوەش کە شاندەی ئێمە کاتە بەغدا بە سەرۆکایەتی کاک نێچیروان بارزانی کۆمەڵە لێرە کۆمەڵی لقای باشیان کرد و بەرهەمداریش بوو و لە نەتیجەی ئەو بابەتە پارتی بڕیاری دا بگەڕێتەوە بۆ بەغدا و بەشداری بکات لە متمانەدان بە حکوومەت و ئەوەی کە لێرە ئیتفاقی لەسەر کرا لە بینی سەرۆکی شاندی ئێمە کاک نێچیروان و شاندی ئیتاری تەنسیقی کە ئەوان زۆرینەی حکوومەت پێک دێنن هەموو قەزیەکان قەزەی جەوهەرین و قەزەی خلافی چم مادی 140 لە مەوزعی موازنەیە ئەو یاسایانەیە کە پێگەکانی سیستەمی ئیتیحادی لە عێراقا بەهێزەکە ئەمانە هەموو لە زمنی ئەو حەفدە خاڵن کە لێک تێگەیشتن و ڕێکەوتن لە نێوان ئێمە و لایەنی ئیتارا کراوە و نە ئەو ساشونە ئێساش بابەتی پۆستەکان ئەوەندە مناقەشی لەسەر نەکراوە زۆر باش گفتوگۆی لەسەر نەکراوە گینا خۆ پارتی بێ گفتوگۆی چڕ بکات لەسەر بابەتە باڵێ بێ گفتوگۆ بکات داوای استحقاقی زیاتری شەکات بەڵام بەلایەوە ینی قەزیە جەوهەرەکە شەراکەتە و احترامی ئەو خەبات و قوربانیدانی گەلی کوردستانە کە لە ئەنجامی حکوومەتێک هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان و واقع حکوومەتی هەرێم کوردستان ڕەچاو بکرێت ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستانە ئەو یاسایانی کە دێتە پەرلەمان بە تەوافق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بنووسێتەوە نەک بە عەقلێتێکی مەرکەزی اعتیمادکردن لەسەر دەستور جێبەجێکردنی دەستور مادەی 140 ئەمانە هەمووی بەشێکن لەو خاڵانەی پارتی دیموکراتی کوردستان کە تەرکیزی لەسەر دەکا بۆی کە لە حکوومەتی ئایندەکاری لەسەر باش کاک شاخەوان دکتۆر ئەوەی کە هەندێک وەزارەت لەوانەیە متمانەیان پێ نەدرێت بە تایبەتیش هێزێکی دیاری کراوە باشە هۆکارەکەی چییە ئایا هۆکارەکەی تێبینیەکانی ئەمریکایە چییە هۆکارەکەی یان هۆکاری تر هەن وەڵاهی کاک کۆڤان بەڵێ ناوەڵا ئەزانی ماوەی تقریبا زیاد لە 10 ساڵە هێزێک لە عێراق هاتووەتە مەیدان ئەم هێزە لەسەر بوجەی عێراق لەسەر پارەی عێراق خۆیان دەوڵەمەند کردووە خۆیان پێگەیاندووە چەک و ئیمکانێت و ئەسلحە و موچەشیان لەسەر حکوومەتی عێراقیە بەڵام بە پێچەوانەی سیاسەتی عێراق سیاسەتی عامی عێراق و دەوڵەت لە چوارچێوەی دەوڵەتە کار ناکەن و ئیلتیزام بە دەوڵەتەوە ناکەن یعنی بۆ نمونە ناوی خۆیان ناو مقاومەیە هەر هێزێک بێ ئەمانە ئێستێدافی دەوڵەتانی دراوسیان کردووە ئێستێدافی هەرێمی کوردستانیان کردووە بە سەدان درۆن خەڵکی ئێمەیان شەهید کردووە و هێرشی سەر بەعساتی دیبلۆماسی سەفارەتەکانیان کردو زیاد لە سەفارەتێک چی ئەمریکی چی سەفارەتەکانی تر مەسەلەن ئیتیهامیان کردووە بە خەتفکردنی ڕۆژنامەنووسان بە کۆمەڵێک مەلەف ئێستا بەجددی مەسەلەن ئەمریکا و هەندێک خەڵکی تریش یانێ ئەم مەلەفەیەک لای بێتەوە کە ئەوانەی لە دەوڵەت ئەمێننەوە بزانین کێ ئەوانەی کە نایانوێ ئیلتیزامکردن لە دەوڵەت نەمێن کێ ئەوەی کە لە دەوڵەت دەمێنێت دەبێت ئیلتیزام بۆ بکا کە حەسری سلاح بکرێەوە سلاحی لەلا نەمێنێ وەکو هێزێکی مەدەنی بەشداری بکەوە مەرجی بەشداریکردنەکەشی پێشوەختەی ئەلانی دەستبەرداربوونی خۆی لە چەک بکات ئەمە وای کرد کە هەندێک لەو هێزانە ئیسیجابیان هەبێ و بێنە پێشەوە تەنانەت بڕیاری چەکدانانیشیاندانا بوو لە بەرامبەریشە جەناب تەزانی ئەوەی کە پێ بڕیاریاندا بوو مقاومەتی ئیسلامی لە عێراق و لە لوبنان و لە مەنتیقەکە بەڵێ سێ هێز لەوانە بڕیاریاندا بوو چەک دابنێن بەڵام لە دووسێ ڕۆژی ڕابردوو هەندێک گۆڕانکاری هات بۆی کە ئەگەر بێت و ئێوە هێز چەک دابنێن لایەنێکی تر هەڵبەتە زەختی کردووە کە گەرەمانە چەک دابنە ڕەنگ کاریگەری لەسەر ئەم هێزانە هەبێ لە منتیقەکە بە ئامپۆیە نامێ بچمە وردەکاریەوە وردەکاریەکەم لای ئەم سراعەوای کرد کە نەتوانرێ ئەو وەزارەتانەیەک لای بکرێتەوە زۆر باشە لەگەر عەلی زەیدی زۆر جار کە حکوومەت پێک دێنرێت کۆمەڵێک بەڵێن بە کورد دەدرێت بەڵام کاتونە ئەمری واقع و حکوومەت پێک دێت و چێشە بۆ موچە خۆران دروست دەکرێت کۆمەڵێک چێشەی تر دروست دەکرێن باشە ئەم جارە گەرانتیەکتان وەرگرتووە کەم چێشانە دووبارە نەبنەوە هیچ نەبێ بۆ هەر با باسی موچە بکەین بەڵێنی داوە کەم چێشانە موچ چارەسەر بکات وڵاهی کاک کۆڤان پرسیارێکی جوانە ئەگەر ملاحەزەت کرد بێ
طبعا هەموو منهاجەکانی حکومی بخوێنەوە لەوەی با بڵێن عەبادی 5 خاڵی ئەخیری بەرنامەکەی تەمەشا بکەی تایبەتە بە هەرێمی کوردستان و هەمووشی تەوقیتاتی تایە لە 3 مانگ و 6 مانگ و بۆ ساڵ بۆ جێبەجێکردنیان و لەوەی سوودانی زۆر ورد بوو ینی لە مادی 140 بەوەی کیفامان نەکرد هاتین مۆزعی سنجارمان تێکرد مۆزعی تەطبیعمان لە ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان تێکرد لە کەرکووک هێزێکی مشترک دروست بکرێ ئیدارەیەکی مشترک جامدانی هەڵبژاردن کۆمەڵێک پرس گۆڕانکاری ئیداری بەڵام کاتە ئەرزی واقع بەرنمەکەی جێبەجێ نەکرد یا جێبەجێکردنەکەی دەویست جێبەجێ بکە بە عقلەتێکی مرکزی ئێمە ڕەتمان کرد جناب دەزانین پرۆژه یاسای نەوتوگاز هاتە پەرلەمان نەگەمە بەسەر و شارەکانی تریش ڕەتیان کردەوە بۆیە منهاجەکە چەند جوان بێ چەند پڕ بێ لە بەڵێن ئەگەر نیەتی شخصەکە خۆی نەبێ و نیەتی ئەو هێزەی گەورەترین هێزە و دامی ئەو سەرک وەزیرانەکە بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکات بڕوا بکە هەرچی لە ناو منهاجەکە شەبێ لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرد لە بەرامبەری ئەمنیەتە ئەبینن نیەتی باش لە ینی منهاجێکی باش نەبوو نیەتی باش لە عەلی پێشتریش لەسەر بەڕێ سوودانی قسەم کردبوو اینجا باسی عەلی زەیدی شەکەم من پێشتر باسی سوودانیم کردبوو کە ئێمە ئەو کاتاندان پەرلەمان بوو کە مناقەشەی قانونی ئەمنی غیزاییمان کرد بڕێک پارەمان تەرخان کرد زەقێکی زۆرمان کرد بۆ پارەی جوتیارانی 14 و 15 و 16 تا کە شەخص بوو دژایەتی کرد ئەو کاتیش باسم کرد ینی زۆر استیجابەی نەبوو لەگەڵ کێشەکانی ئەمە بینیشتمان بالفعل و لە مانگی دا دەست بەکار بوو لە مانگی سێنەوتی هەرێم ڕاوەستا و بابەتی کۆمەڵە ئیشکالی گەورەی بۆ ئێمە دروست کرد ئەم کوڕە بۆ خۆی کوردی خۆشەوێ ینی من ئەمیشە ناسم کوردی خۆشەوێ عەلی زەیدی کوردی خۆشەوێ و حەزی بەوەیە کە بەڵێ تەنانەت پێی خۆش بۆ خۆی باسی کرد کە بەشێک لە تەجروبەی هەرێم بگوازێتەوە بۆ عێراق ئەمانە معجب بووە بەکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی هەیە بەڵام ئەوەی کە وا دەکا عەلی زەیدی سەرکەوتوو بێ پشتگیریکردنی ئیتارە بوو ئەوەی کە بتوانانی کێشەکانی لەگەڵ هەرێمە چارەسەر بکە ئەگەر هەموو ئەمنیەتەی هەبێ ئەم پیاوە باشەش بێ ئەگەر ئیتار داعمی نەکات ڕەنگە سەریشی لێ بشێوێنن و سەرکەوتوی نەکەن لەوەی کە بتوانێت کێشەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەرکە بە تایبەتی لە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زۆر وردەکە دەڵێ نابێ ئەم بابەتە ئەساسەن هەر مناقەشە بکرێەوە دەبێت چارەسەر بکرێت ینی ڕژدە لەسەرەوەی کێشەی موچە چارەسەر بکات کێشەی موچە و کێشەکانی تریش نەکەر موچە ئیتار هاوکار دەبێت نێچیروان وەفدەکە ئێمەش بۆ بەغدا بە هەمان شێوە بە هەمان نەفەس قسەی کردووە بەڵێ ئیتار هاوکاری دەبێت ئاخر قسەکە لێرە ئیتار چەند هاوکارە جایتار خۆیان بەڵێنیان لێوە داوە ئەو لە سەرەتای دەست بەکاربوونی ئەوە ئێمە لەگەڵ ئیتاریش لێک تێگەیشتنمانەیە ینی بەدەل لە بەڕێز سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوە کە سبەی ئەگە دەنگی لەسەر بدرێت دەبێتە سەرۆکوەزیران وەک باسم کرد لە کاتی هاتنی وەفدی ئێمە بۆ بەغدا بە سەرۆکایەتی کاک نێچیروان وەرەقەیەکی گەورەی ئیمزا کراوە و لەگەڵ ئیتاریشە ینی جگە لەو تەفاهممان لەگەڵ ئیتاریشە هەیە بەڵام هەموو ئەم نووسین و اتفاق و ڕێکەوتنانە دەکەوێتە سەر نیەتێکی پاک بۆ سەر ئەوەی چەند ڕازگۆن لەگەڵ بەڵێنەکانیان و لەگەڵ نیەتەکانیان زۆر باشە دکتۆر ئەگەر هەڵ نەبم وابزانم دوێنێ بوو کێشە بۆ جوتیارانی کەرکووک دروست ببوو باشە خۆشت خەڵکی کەرکووچی و کاری باشت بۆ کەرکووک کردووە و بەدەنجی ئەوانیش چوویە پەرلەمان کێشەکەیان چارەسەر بوو و بۆ ئەم هاوینش بە تایبەتی تا چەند لەگەڵ جوتیاران نەبی بۆ کێشانەیان بۆ دووبارە نەبێتەوە والله بەبەردەوام لەگەڵیانە بم بۆ جەناب شەزانی زۆر جا ساڵان هەبوو لە کاتی دوورینە خۆم چوومەتەوە بۆی کێشەکانیان بۆ چارەسەر بکەوە و لەگەڵیشیانە بم کێشیان لە یەک دوو بازگە هەیە بۆ گواستنەوەی جەناب دەزانی کە تۆمەکەی پێویست بە کیمیایە پێویست بەوەی تەرەکتەر بچێ پێویست بۆیە کە ئەوانی کە کشت و کاڵ پێویستی پێیەتی دەبێ ڕێگریان لێ نەکرێت هەندێک لە بازگەکان ڕێگری دەکەن نەک ئەوەی کە بە حکمی قانون ڕێگریان لێ دەکەن لەبەر ڕەشوەیە جەناب دەزانی نەگەوە ئێستا لە سەیتەرەی کەرکووک دەبێ ڕەشوە بدەیت لە سەیتەرەکانی ترەمان بە راپۆرت داوەتە حکوومەت ئەوەی کە بەلا ئێمەوە زۆر گرنگ بوو قانونەکە بوو الحەمدلله ئەوە کە چارەسەر بوو ئێستا و زەختە لەسەر فەلاحەکان نەما و هەر بۆ معلوماتی جەنابیشت ئێستا ئەمانەی عامەی ئەنجومەنی وەزیران خەریکی پێکێنانی لیژنەیەکە
دوای ئەوەی کە ڕێی مجلسی دەورەیان وەرگرهاتوێتەوە ئەمانە عامە لیژنەیەک دروستەکەن بۆ جێبەجێکردنی یاساکە لە کەرکووک و لە ناوچەکانی تر گرنگ یاساکە بوویانی ئێمە هەموو هەوڵەکانمان ئەو بوو کە یاسای پوشەڵکردنەوەی بڕیارەکانی بەعز دەربچێ سوپاس بەخوا دەرچوو ئێستا ئەوی تر لەگەڵیان دەبینێت تا و کاتەی کە هیچ کێشەیەک نابێنێت لە سنوورەکە ئەوەی دوێنێش کێشیان چارەسەر بوو ئەوەی دوێنێش لە سەرخەتین ئینشاڵڵا کێشە لە بەشێکی سەرگەڕانەیە لە هەمووی نییە ئەو بەشەش وا لە سەرخەتین بۆی کەیتر ڕێگریان لێ نەکرێت دەمان لەسەرەوە دەڵێن هیچ نییە و ئێمە تەوجیهمان داوە بەڵام لەسەر ئەرزی واقع ڕێگەیان لێگرن و پاریان لێ وەرەگرن سپاس بۆ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر